ئامادەکاریەکانی یانەی سۆرانە بۆ نێورکابەری خولی نایابی کوردستان ئەوان بەهۆی خراپی دۆخی داراییان درەنگدەستیان بە مەشق و ڕاهێنان کردووە. دوای ڕۆیشتنی ڕاهێنەری نوێ وەلید موحەممەد یانەکە ڕاهێنەرایەتی بە کۆڤان نزمی سپاردووە و ئامانجی ئەوەیە یانەی سۆران یەکێک بێ لە تیپە بەهێزەکانی خولەکە. هۆکارەکە هۆکارین خۆت زانی نادی پێویستی بە مەسروفاتە، پێویستی بە خەرجی زۆرە، ینی خولی نایابی کوردستان خولێکی ئاسانی هەم لە ڕووی یاریزانەوە هەم لە ڕووی ئەو مەسروفاتە ئەو مەسروفاتێکە لە یانەکەیدا هەیە مەسەلەن زۆرە بۆ هەر یانەیەک. یانە سۆران وا دیار بوو کە پێشتر مەسەلەن زوو نەیتوانی ئەویان ئەو پارە ئامادەکراوەی نەبوو کە بتوانی یاریزانی بینی خەرج بکە، بۆ ئەمە هەندێک تاخیر بوون. لە چاو ماوەکەمە ئەمە لە پێشمان بوو ینی گەشتبینین، ئەم من وەکو ڕاهێنەر گەشتبینم کە مەتوانیمان هەنگاوی باش باوێن، ئەمە توانیمان ئامادەکاری باشکەن بە یارمەتی دەستەی ڕاهێنەران. ئیشەڵا بۆ کاتی خول تیپێکی تۆکمە و تیپێکی ئامادەکراومان دەبێت. سەرەتای ڕاهێنەرێکی نوێمان بۆ هات کاپتن وەلید لە سەرەتاوە با بڵێم یەک دوو ڕۆژ بەردەوام بوو، دواتر دیارە لێکتێنەگەیشتنێکە بوو لە نێوان ئەو ئیدارە و لەسەر داواکاری خۆی یانی سۆرانی جێهێشت و مامۆستا کۆڤان هەر پارێکەش لە کۆتاییەکان ئەو توانی شوێنی ڕاهێنەر بگرێتەوە. ئەم ساڵیش تیپەکە درایە دەستەوی و ئینشاءڵڵا ئەمەش بە هەموو هەوڵ و خۆمان لە پشتی مامۆستا کۆڤانیش تا ڕادێک ڕاهێنەرێکی گەنج و لا و سەرکەوتووە ئینشاءڵڵا پاڵپشی دەکەن بە ئەوی بتوانێت تیپێکی باش و گونجاو دروستگا بە وەرزی ئەمساڵ یانەی سۆران. یانەی سۆران بە کۆمەڵێک یاریزانی نێوخۆیی و دەرەوە ماوەی نزیکەی مانگێکە ئامادەکاری بۆ خولی نایابی کوردستان دەکات. تیپەکە لە دەستپێکی خۆل گەشتی کەلار دەکات و ڕوبەڕووی شێروانە دەبێتەوە. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.